باش ما شاء الله اللي بخانك تشد قورو وتسوانا زۆر سوپاس 500 مترە ما شاء الله اللي بيت زۆر سوپاس زۆر سوپاس بقاري أندام برلماني عراق كريتت والله ئەمن ینی دەتوانم برێم ئاو دەتوانم برێم نا چونکە ئەمن پێشی بمە ئەندام پەرلەمان خانیەکەم هەبوو لە هەڤاڵان ئاردەکەم وەرگرت لە ڕێی سەندیکا ڕۆژنامە نووسان لەگەڵ ڕەچی نووسەران ئاردەکەم فرۆشت چووم لە هەڤاڵان خانیەکەم دروست کرد تقریبا 2 سارە کونی و 2 سار تێدا بووم خێزانم وفاتی کرد کە وفاتی کرد گەڕامەوە ماری بابم لەگە مندارەکان چکۆ کچەکەم سارە و چارمان بوو چوونەوە ماری بابم پاشی 4 ساری ژنم هیناوە کە ژنم هیناوە ئەندام پەرلەمان بووم چوونەوە ئەو خانیەی هەڤاڵان زۆر قەرەبارغ بوو خانیەکان هەمووی بوو بۆ 100 مەتری کۆرانەکان تەسک فکرم دەکردەوە بچمە گەڕەکەچی خۆشتر خانیەکەم فرۆشت شەڕی داعشی بەسەر داهات خانی زۆر دابەزی یعنی مەسا ئەو خانیە ئەمن ساحیبەکەی کە لێم کڕی گوتی کاک سامە لە پێش دەرکەی 6 دەفتەریان دامی نەمدایە ئەمن بە 22 لێ کڕی یعنی سارەکە گوتم چاکە جەڵتە لێت نادا بە جوبلە گوتی ناقەی ناکات چکە ئەمیش بەو پارەی خانیە شیری دەکڕم یعنی کە ئەویش سعری گران بووە ئیدی ئەوەم کرد لەبەر ئەوە ینی دەکرێ برێن بە پارەی خانیەکەی دی بوو دەشکرێ بەوری بە پەرلەمانتاری چکە پەرلەمانتاری جەنابەت دەزانی ینی معاشی باشەوەی سان دەتوانی بەشەکی هەر بگری لە بۆ ئەوەی مەسەلەن سارەی بگۆڕی خانی بگۆڕی و خەرچیش ئەوەی دەزانی ینی ئەوەی کە دێ دەنگ بە من دەدا یا بە جەنابەت دەدەکە خۆتر دەزانی معاش پەرلەمانتاری باشە لەبەرەوە نابیسمێنێ گلەی بکە بریکەتیە ناو پارەیە تو کە هاتی دەنگ دەزانی تر معاش چەندە